إن الحمد لله نحمده ونستعينه ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. أيها الناس، أوصيكم ونفسي أولا بتقوى الله وطاعته وكثرة مخافته ولزوم أوامره واجتناب عما نهى عنه الله. قال تعالى في كتابه العزيز: يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. أما بعد، إنسان هەر کارێکی کە بیکات لەو دنیایەدا دەبێت لە ژیانی ڕۆژانەیدا بەرهەمێکی هەبێت. عیبادەتی خوای پەروەردگار کاتێک کە ئینسان بە دروستی ئەنجامی بدات، لە مانا و ناوەڕۆکەکەی حاڵی بێت، دەبێت ئەو عیبادەتە کاریگەری بەسەر هەڵسوکەوتی ڕۆژانەی ئینسانەوە هەبێت. بۆچی؟ چونکە ئامانجی عیبادەت ئەوەیە کە تاکێکی موسڵمانی ڕێکوپێک کە لە ژێر کاریگەری دینەکەیدا بەپێی ڕێنمایی دینەکەی ژیانی ڕۆژانەی بەسەر ببات، ئامانجی عیبادەت لە ژیاندا ئەوەیە. بۆیە بە کورتی دەڵێن کاریگەری عیبادەت لەسەر ڕەوشت و هەڵسوکەوتی موسڵمان. خوای پەروەردگار ئینسانی بۆ ئامانجێکی زۆر گەورە دروست کردووە کە ئەویش بریتیە لە بەندایەتی بۆ خودای پەروەردگار، ئاوەدانکردنەوەی زەوی بەپێی شەریعەتی خودای پەروەردگار. بۆیە خوای گەورە دەفەرمێت: وما خلقت الجن والإنس إلا ليعبدون. جن و ئینسانم دروست نەکردووە تەنها بۆ ئەوە دروستم کردووە کە بەندایەتی بۆ من بکەن، کە بێگومان بەندایەتیش مانایەکی گەورە و فراوانی هەیە کە ئەسڵی وشەی عیبادەت یعنی ملکەجبوون بۆ خودای پەروەردگار، یعنی ملکەچی لە ئاستی فەرمانەکانی خودای پەروەردگار و جێبەجێکردنی فەرمانەکانی خوای پەروەردگار، یعنی گوێڕایەڵیکردنی خوای پەروەردگار. بەمانایەکی دیکە هەروەکو سەید قوتب گوتیەتی عیبادەت یعنی هەموو ئەو چالاکی و نەشاتانەی کە ئینسان ئەنجامیان دەدات، یعنی هەموو ئەو جوڵانەی کە ئینسان دەیان کات لە ژیاندا کە ئینسان بەرەو خودای پەروەردگار دەبن، کە ئینسان لە خوای پەروەردگار و نزیک دەخەنەوە، ئەوە پێی دەگوترێت عیبادەت. یاخود عیبادەت ئەوەیە هەروەکو ئیبن تەیمیە گوتوویەتی بریتیە لە هەر شتێک کە خوای پەروەردگار لێی ڕازی بێت و پێی خۆش بێت، کە ڕەزامەندی خودای پەروەردگاری لەسەر بێت لە قسە و لە کردار، ئەوە پێی دەگوترێت عیبادەتی خودای پەروەردگار. واتە عیبادەت مانایەکی فراوانی هەیە و مانایەکی زۆر گشتی هەیە. هەر چالاکیەک دەگرێتەوە، هەر کارێک دەگرێتەوە کە ئینسان لە خوای پەروەردگار و نزیک هات و ڕەزامەندی خودای پەروەردگاری لەسەر بێت. با سەرنجی ئەو ئاەتە بدەین خوای پەروەردگار عیبادەتی خۆی لەگەڵ چاکە و هەڵسوکەوت لە ناو کۆمەڵگادا بەیەکەوە دەبەستێتەوە و وهوکاری سەرفرازیش بریتیە لەو دوشتەیە. خوای گەورە دەفەرمێت: یا ئەیها الذین آمنوا ارکعوا واسجدوا. ئەو کەسانەی کە ئیمانتان هێناوە ڕوکوع و سوجود بۆ خودای پەروەردگار ببن، نوێژکەن بۆ خوای پەروەردگاری خۆتان. ئەنجا واعبدوا ربکم، پەروەردگارتان بپەرستن بە مانای فراوانی پەرستن. ئەنجا وافعلوا الخەیر، کار و کردەوەی چاکە ئەنجام بدەن. لعلکم تفلیحون، بەڵکو بەهۆی ئەو دوشتەوە عیبادەتی خودای پەروەردگار و کار و کردەوەی چاک و هەڵسوکەوتی جوانتان لەناو کۆمەڵگادا سەرفراز ببن لە لای خودای پەروەردگار. ئەنجا ئیبن عەباس دەفەرمێت:
وافعلوا الخير يعني جێبەجێکردنی سیلەی ڕەحم و هەروەها یعنی مەکارم الأخلاق ڕەوشتی جوان و هەڵسوکەوت و مامەڵەی جوان لەناو کۆمەڵگادا ئەوە بریتیە لە کار و کردەوەی باش. خۆی پەروەردگار پێمان دەفەرمێت واعبدوا ربكم پەروەردگارتان بپەرستن. دووهەمینیان وافعلوا الخير هەرچی چاکە و چاکەکاری هەیە لە نێوان خۆتاندا ئەنجامی بدەن. واتە یەکەم خۆی پەروەردگار بپەرستن بەڵام لەگەڵ پەرستنی خۆی گەورەشدا لەناو خۆتاندا چاکەکار بن با هەڵسوکەوتوان با هەڵسوکەوتان جوان و ڕێکۆپێک بێت. ئامانجی عیبادەت بریتیە لە چاکبوونی هەڵسوکەوتی ئینسان. تەماشای نوێژ بکەین خۆی پەروەردگار دەفەرمێت إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر. نوێژ ڕێگری لە چی دەکات؟ لە هەرچی خراپە و خراپەکاری هەیە دەیکات. ئەگەر ئینسان نوێژی کرد بەڵام لە خراپە نەگەڕایەوە دەبێ بە خۆی دابچێتەوە لە مانا و مەبەستی ئەو نوێژەیە حاڵی نەبووە یاخود مانا و مەبەستی ئەو نوێژەی تەواو جێبەجێ نەکردووە تا چەندە ئینسان کاریگەری ئەو عیبادەتەی بەسەرەوە هەبێت بێگومان تا ئەوەندە عیبادەتەکەی دروستە و لە مانا و مەبەستی ئەو عیبادەتەیە حاڵی بووە. خی پەروەردگار کە بۆمان باسی ڕۆژوو دەکات دەفەرمێ لەعەلەکم تەتەقون. ڕۆژوو بۆ ئەوەیە کە تەقواتان پەیدا بێت پارێزتان پەیدا بێت لە سنوورەکانی خی پەروەردگار و سنوورەکانی خی گەورە نەشکێنن. ڕۆژووێک ئینسان فێری تەقواداری نەکات لە ڕاستیدا ئینسان هەر برسیەتی و تینوێتی بۆ دەمێنێتەوە. خی گەورە وەختێک بۆمان باسی زەکات دەکات دەفەرمێت خذ من ئەموالهم صدقة تطهرهم وتزكيهم بها. ئەو زەکاتەیە کە لە ماڵەکەت دەری دەکەیت یەکەمیان ماڵەکەت پێی پاک دەبێتەوە دووهەمیان دڵت پێی تەزکیە دەبێت دڵ و دەروونت پێی پاک دەبێتەوە. ئەو زەکاتە کە دڵ و دەرونی ئینسان پاک نەکاتەوە ئینسان بە ڕەحابەتی سەدر ئینسان بە خۆشحاڵیەوە نەیدات لە مانا و مەبەستی ئەو زەکاتە حاڵی نەبووە و هەروەها ناوەڕۆکەکەی جێبەجێ نەکردووە. خی پەروەردگار وەختێک بۆمان باسی حەج دەکات دەفەرمێت فمن فرض فيهن الحج فلا رفث ولا فسوق ولا جدال في الحج. ئینسانێک کە حەجی ئەنجامدا بەرگی ئیحرامی کردە بەر نابێ قسەیەکی خراپ بکات نابێ مناقەشە بکات نابێ قسەیەکی نابەجێ بکات دەبێ زمانەکەی بگرێتەوە. ئەومانە مەبەستی عیبادەتە بۆ خودای پەروەردگار بەڕێزان. ئەوانە کە ڕوکنی ئیسلامن خی پەروەردگار وەختێک بۆمان باز دەکات دەیبەستێتەوە بەوەی کە ئینسان دەبێت بەهۆی ئەو عیبادەتەیەوە مامەڵە و هەڵسوکەوت و خوڕەوشتی لە ناو کۆمەڵگادا جوان و ڕێک و پێک بێت. جا ئینسانێک ئەگەر ئاوا بەو شێوازەیە نەبوو دەبێت لە ڕاستیدا بە خۆماندا بچینەوە مانا و مەبەست و ناوەڕۆکی ئەو عیبادەتەمان تەواو جێبەجێ نەکردووە. بەڵام زۆر لە موسڵمان و نوێژ خوێن دەبینیت خوڕەوشتی تەواو نییە نوێژ دەکا و ڕۆژوو دەگرێت بەڵام تەماشا دەکەی لە ڕووی هەڵسوکەوتەوە مامەڵەی لە ناو کۆمەڵگادا تەواو نییە. لە ڕووی خیانەتکردن لە مەعامەلات و کڕین و فرۆشتنەوە تەماشا دەکەی تەواو نییە. ئەو نوێژە فێری نەکردووە کاریگەری بای ئەوەندەی بەسەرەوە نەبووە کە خۆی لە حەرام بگرێتەوە. ئینسانە کە نوێژ کات دەبێت لە ڕاستیدا لە هەموو خراپەیەک بگەڕێتەوە بەهۆی ئەو نوێژەیەوە. ئەو نوێژە دەبێت کاریگەری ئەوە بێت کە ئینسان لە قەدەغەکراوەکان و سنووری خی پەروەردگار بگەڕێتەوە و سنوورەکان نەشکێنێت. زۆر لە موسڵمان ئافرەتی موسڵمان دەبینی موسڵمانە نوێژ دەکات بەڵام لە دوای نوێژەکەی سفورە و هەموو ئەندامەکانی بەدەرەوەیە. ڕۆژێکی ئافرەتێکم بینی کە لە عیادەکەی خۆیدا نوێژی دەکرد لە کاتی نوێژدا جوان خۆی داپۆشی بوو بەڵام لە دوای نوێژ کە بەرگەکەی دانا هەموو ئەندامەکانی بەدەرەوە بوو کابوویەکی تەسک قۆڵی ڕوود سەری ڕوود هەر ئەوەندە کە نوێژەکەی کرد بەڵام دوایی بووە بە سفورش. ئەوەم حاڵی بوون نییە لە مانا مەبەستی نوێژ بەڕێزان. نوێژێک ئینسان فێر نەکات کە لە خراپە بگەڕێتەوە لە ڕاستیدا ئەو نوێژە وەکو پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم زۆر ئینسان هەیە کە نوێژ دەکات تەنها شەو نخونیەکەی بەدەمێنێتەوە تەنها ماندووبوونەکە ئەو عیبادەتە هیچ کاریگەریەکی بەسەرەوە دروست ناکات. لە ڕاستیدا ئەوە عیبادەتێکی تەواو نییە بەڕێزان. ئینسان کە عیبادەتی خی پەروەردگاری کرد دەبێت فێر بێت دەست و زمانی بگرێتەوە. لە فەرمایشتێکدا بۆ پێغەمبەریان باس کرد فەرمویان
فلان ئافرەتە ئەی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم تقوم الليل وتصوم النهار وتفعل وتصدق فەرمویان ئەی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم ئەو ئافرەتەیە نوێژ دەکات ڕۆژوو دەگرێت خێر و خێراتی زۆر دەکات بەڵام وتؤذي جیرانها زمانەکەی ناگرێتەوە و جیرانەکەی ئەزیەت دەدات دراوسەکەی لێی ئەمین نییە. پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم لا خير فيها هي من أهل النار خوا پەناماندات فەرمووی خێر لەوەدا نییە ئەوە ئەهلی ئاگرە. ئەنجا باسی ئافرەتێکی دیکەیان کرد گوتیان ئەو ئافرەتەیە تەنها نوێژە فەرزەکان دەکات و هەروەها خێر و خێرات دەکات ڕۆژوو دەگرێت بەڵام زمانەکەی ڕاستە و هیچ کەسێک ئەزیەت نادات بەڵام دراوسەکانی ئەزیەت نادات و هیچ کەسێک لە زمانی ئەزیەت و ئازاری توش نابێت. پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم هي من أهل الجنة ئەو ئافرەتەیە لە ئەهلی بەهەشتە و کەسێکی ئەهلی بەهەشتە. ئەو فەرمایشتە پێمان دەڵێ ئینسان وەختێک کە نوێژ و ڕۆژوو دەکات و عیبادەت دەکات بەڵام زمانی ناگرێتەوە دەستی ناگرێتەوە ئەو عیبادەتە کاریگەری بەسەرەوە دروست ناکات لە ڕاستیدا جاری وهەیە لەسەر عیبادەتەکەش قەرزدار دەبێتەوە. جاری وهەیە بەهۆی ئەوەی کە دەیکات لە خراپە و مامەڵەی ڕۆژانەی عیبادەتەکەشی لەسەری قەرزدار دەبێتەوە تاوانبار دەبێت و گوناهبار دەبێت و لەمانە و مەبەستی ئەو عیبادەتەیە حاڵی نەبووە. بۆیە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم وكم من قائم ليس له من قيامه إلا السهر زۆر ئینسانی نوێژ خوێن هەیە تەنها ماندووبوون و شەو نخۆنی ئەو نوێژەیە بۆ دەمێنێتەوە کە دەیکات واتە مانا و مەبەستەکەی جێبەجێ ناکات و لە مانا و مەبەستەکەی حاڵی نەبووە و ئەو عیبادەتە کاریگەری بەسەرەوە نییە. بەڵام ئینسانێک مسلمانی ڕاست بێت عیبادەتێک بەڕاست و دروستی بکات ئەو عیبادەتە کاریگەری بەسەر هەڵسوکەوتی ڕۆژانەیەوە دەکات. دەی هەر یەکێک لە ئێمە دەبێت تەماشای خۆی کات ئەو عیبادەتە ئەگەر کاریگەری بەسەرمانەوە هەبوو ئەگەر مامەڵەمان پێی باش بوو لە ژیانی ڕۆژانەماندا بەڕاستی ئەوە عیبادەتێکی دروستمان ئەنجام داوە. بەڵام ئەگەر بە پێچەوانەوە کاریگەری بەسەرمانەوە نەبوو دەبێ بە خۆماندا بچینەوە ناوەڕۆکی ئەو عیبادەتەمان جێبەجێ نەکردووە و لە مانا و مەبەستی ئەو عیبادەتەیە حاڵی نەبووین. یەکێک لە فەیلسوفەکانی فەڕەنسا دەیگەڕێتەوە دەڵێت کاتی خۆی کە فەڕەنسا لەگەڵ موسڵمانانی جەزائیر شەڕیان بوو ئەمن بەدیل گیرا بووم مسلمان نەبووم بۆیە دەڵێ ئەمنیان سپارد بە مجاهیدێک بە کەسێک لەوانەی کە مسلمان بوون گوتیان بڕۆ لە شاخێک بۆ خۆت ڕەمیکەوە ئەو پیاوە دەبێ بکوژرێت. دەڵێ کاتێک کە جیای کردمەوە بە تەنیا لێی پرسییم گوتی سیلاحت پێیە؟ گوتم نەوەڵا سیلاحم پێ نییە دیارە کەسێکی مەدەنی بووە و شەڕی نەکردووە. گوتی ئەدی چۆن دەبێ ئینسانێک بکوژرێت کە شەڕ ناکات و ئینسانێکی مەدەنیە و سیلاحی پێ نییە. ئەو فەیلسوفە دەڵێ بیرم کردەوە دوایی ئەو پیاوە ڕێک منی ئازاد کرد و یەکسەر ڕۆیشتم و نەیکوشتم نەجاتم بوو. فەیلسوفەکە دەڵێ بیرم کردەوە گوتم باشە ئەو پیاوە چۆن بوو هۆکارەکەی چی بوو کە ئەمنی ئازاد کرد لە کاتێکدا کە ئەمری لە سێدارەدانم دەرچوو بوو. گوتی بیرم کردەوە لە ئیسلامم کۆڵیەوە بزانم هۆکارەکەی چییە ئەو موسڵمانەیە ئەمن ئازاد دەکات. کاتێک کە لە ئیسلامم کۆڵیەوە زانیم ئەوە بەهۆی دینەکەیەوە فێری کردووە کە نابێ ئینسانێکی مەدەنی بکوژرێت نابێ ئینسانێک کە سیلاحی پێ نییە و شەڕ ناکات لە شەڕدا بکوژرێت کە لە ئیسلامم کۆڵیەوە حاڵی بووم کە ئەو دینە چەندە گەورەیە بۆیە دەڵێ دوای ڕێک مسلمان بوون و ئیمانم هێنا. ئەوە ڕۆژتی ئینسانی مسلمانە بەڕێزانم ئەوە حاڵی بوونە لە مانا و مەبەستی ئیسلامەتی و عیبادەتی خودای پەروەردگار. صلاح الدین ئەیوبی لە کاتێکدا کە قودس ڕزگار دەکات ڕۆژێکیان پیاوێکی پیری مەسیحی پێی دەگات لە ڕێگادا دەفەرمێ قوربان بۆچی لە کاتی شەڕدا لە کاتێکدا کە ئەوانەی کە لە بەرامبەری تۆدا شەڕیان دەکرد کە منداڵ و پیر و پەککەوتەیان کوشت و ئافرەتیان دەکوشت بۆچی ئەتۆ کە سەرکەوتی ئاوات نەکرد و منداڵ و پیر و پەککەوتت نەکوشت خەڵکی مەدەنیت نەکوشت وەکو ئەوڕۆ جوولەکە لە بەرامبەر مسلماناندا و لە بەرامبەر مسلمانی فەڵەستیندا دەیکات بە هەزاران خەڵکی مەدەنی بێتاوان دەکوژێت. گوتی کاکە ئەمن دینەکەم ڕێگام پێ نادا کە ئەوە بکەم دینەکەم فێری ڕەحم و بەزەیی کردومە و فێری چاکەکاری کردوم. پیاوە مەسیحیەکە گوتی جا قوربان
ئەوان لە بەرامبەری ئێوەدا ئاوا بوون، ئاوایان کرد. ئایا ئەو دینە فێرت دەکا کە تۆ ئاوا لە بەرامبەری ئەواندا بجۆڵەیەوە و چاکەکاربی؟ فەرمووی بەڵێ ئەو دینە فێری ئیحسان و چاکەکاری و ڕەحم و بەزەیی کردوم. ئەو دینە قەدەغەی کردووە کە ئینسانی مەدەنی بکوژرێت، ئینسانێک کە شەڕ ناکات، ئافرەتێک، منداڵێک، پیر و پەککەوتێک کە لە ماڵەوە و بێتاوانە نابێ بکوژرێت. ئەو دینەی ئێمە قەدەغەی کردووە. ئەو پیا و مەسیحیە گوتی بەڕاستی ئەو دینە باشترین دینە. هەر کەسێک خاوەنی ئەو دینە بێت بەڕاستی دەبێ هەمیشە بەرزی ڕابگرێت، نابێ هیچ شتێکی بەسەردا بەرز بکاتەوە. بەڕاستی ئەوە چاکترین دینە. بۆیە ئەو پیا و مەسیحیە مسلمان دەبێت قەومەکەی و ماڵ و منداڵەکەی و هەروەها عەشیرەتەکەی و زۆرێک لەگەڵیدا لەگەڵ ئەو پیاوەدا مسلمان دەبن. ئەوەمە حاڵی بوونە لە بەناو مەبەستی عیبادەت و مسلمانەتی بەڕێزان. ئەوەیە کە ئینسان عیبادەتی خودای پەروەردگاری کرد، مامەڵە و هەڵسوکەوتی بەو شەوازەیە جوان و ڕێک و پێک بێت. دەیکەواتە ئامانجی عیبادەت بریتیە لە چاکبوونی ئینسان و مامەڵەیەکی دروست و ڕێک و پێک. بۆیە دەرەنجامی کۆتایی ئەو بابەتە ئەومان پێ دەڵێت. یەکەمیان ئینسان کە عیبادەتی خوای پەروەردگاری کرد دەبێت لە خۆی ورد بێتەوە ئەو عیبادەتە کاریگەری بەسەر هەڵسوکەوت و مامەڵەی ڕۆژانەیەوە هەیە یاخود نا. ئەو کەسە لە حەرام دەگەڕێتەوە یاخود نا. ئەو کەسە لە خراپە دەگەڕێتەوە یاخود نا. ئەو کەسە زمانی دەگرێتەوە یاخود نا. عیبادەتی ڕاست کە ئینسان لە مانا و مەبەستی حاڵی بێت دەبێت لە ڕاستیدا کاریگەری لەسەر هەڵسوکەوتی ڕۆژانەی ئینسان هەبێت. هەر کەسێک عیبادەتی ئەنجامدا تەواو لە مانا و مەبەستی حاڵی بوو جێبەجێی کرد دەبێت لە ڕاستیدا لە هەسوکەوتی ڕۆژانەیدا بگۆڕێت، پێوە دیار بێت کە ئینسانێکی مسلمانە، کاکە بەدەستەوە دیار بێت، بە معاملەتەوە دیار بێت، بە زمانتەوە دیار بێت، بە ویژدان و زەمیرتەوە دیار بێت. ئەگەر ئاوا نەبوو دەبێت ئینسان بە خۆی دابچێتەوە، دەبێت ئینسان چارەسەری کەم و کوڕیەکانی خۆی بکات بەڕێزان، چونکە عیبادەت کاریگەری بەسەر ئینسانەوە هەیە. دووهەمیان دەرەنجامی کۆتایی ئەو بابەتە ئەوەمان پێ دەڵێت ئینسان کە هەڵسوکەوت و مامەڵەی ڕۆژانەی جوان بوو دەگاتە پلەیەکی زۆر بەرز لە لای خودای پەروەردگار. وەکو پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم کە دایکمان عائیشە دەگەڕێتەوە فەرمایشتێکی صحیحە، دەفەرمێ إن المؤمن ليدرك بحسن خلقه درجة الصائم القائم. ئینسانی مسلمان بەهۆی مامەڵە و ڕەوشتی جوانیەوە، هەڵسوکەوتی جوانیەوە دەگاتە پلەی ئینسانێک کە لە شەودا شەو نوێژ دەکات و لە ڕۆژیشدا بەڕۆژووە. بەهۆی چووە؟ بەهۆی مامەڵەی جوانەوە. ئەنجا گوتراویشە هەموو شتێک ئەساس و بنچینەیەکی هەیە. بنچینە و ئەساسی ئیسلامەتی بریتیە لە خۆڕەوشت و مامەڵەی جوان. بناغەی ئیسلامەتی بریتیە لە مامەڵەی جوان برام. دەی بەڵام ئێمە زۆرمان نوێژ و ڕۆژوو دەکەین بەڵام مامەڵەمان زۆر ناتەواوە. بناغەی ئیسلامەتی بریتیە لە مامەڵە و خۆڕەوشتی جوان. بۆیە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم إنما بعثت لأتمم مكارم الأخلاق. پێغەمبەر بۆچی هاتووە صلی الله عليه وسلم؟ بۆ ئەوەی کە ڕەوشتە جوانەکان تەواو کات، بۆ ئەوەی کە پێمان بڵێ مامەڵەمان چۆن بێت لەگەڵ خوای پەروەردگار و لەناو خەڵکدا لەگەڵ کۆمەلگادا. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم إن من أحبكم إلي وأقربكم مني مجلسا. نزیکترین کەس لە من ئەو کەسەی کە کۆڕ و مەجلیسی لە قیامەتێدا لە پێغەمبەر نزیکە. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم أحاسنكم أخلاقا. ئەو کەسەی کە زۆر نزیکە لە پێغەمبەر لە ڕۆژی قیامەتێدا پێغەمبەر دەفەرمێ ئەو کەسەیە کە خۆڕەوشتی جوانە، مامەڵەی جوانە، هەڵسوکەوتی جوانە، خەڵک لە دەست و زمانی ئەمینە و زیان لە خەڵک نادات، مامەڵەکەی بە پێی شەریعەتی خودای پەروەردگارە. ئەو کەسە لە هەموو کەس لە پێغەمبەری نزیکترە صلی الله عليه وسلم. ئایا ناتەوێت لە پێغەمبەر نزیک بێ ئەی مسلمان؟ دەی بزانە هەر ئەوەندە کیفایەت نییە کە ئینسان نوێژ و ڕۆژوو بکات. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکدا کە پرسیاری لێ دەکرێت، ئەبی هورەیرە بۆمان باز دەکات، دەفەرمێت پرسیار کراوە لە پێغەمبەر صلی الله عليه وسلم چ شتێک ئینسان دەخاتە ناو بەهەشتەوە؟ خەڵک بە زۆری بە چ شتێک دەچنە بەهەشتەوە؟ ئینسان بە هۆکاری چی دەچێتە بەهەشت؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم دوو شت دەڵێت: تەقوى الله وحسن الخلق. ئا بەو دوو شتەیەوە
زۆرترین خەڵک دەچێتە بەهەشتەوە. یەکەمیان تەقواداری لە بەرامبەر خوای پەروەردگاردا، خۆپارێزی لە سنوورەکانی خوای گەورە و نەشکاندنی سنوورەکانی خوای پەروەردگار، جێبەجێکردنی فەرمانەکانی خوای گەورە. دووهەمینیان وحسن الخلق، لەگەڵ تەقواداریدا خوو ڕەوشت و هەڵسوکەوت و مامەڵەی جوان. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ئەو دوو شتەیەوە زۆرترین خەڵک دەبەنە بەهەشتەوە. خەڵک بە زۆری بە دوو سیفەتە دەچێتە بەهەشتەوە، ئەوەی ئەو دوو شتەی تەواو بێت لە بینی خۆی و خوای پەروەردگاردا تەقوادار بێت، لەگەڵ خەڵکدا مامەڵەی جوان بێت، ئەوە ئینسان دەباتە بەهەشتی خودای پەروەردگار. کەواتە لە ڕاستیدا ئینسان دەبێت یەکەمین لە دینداریدا فێر بێت، لە بەرامبەری خوای پەروەردگاردا باش بێت. دووهەمینیان لە ناو کۆمەڵگادا هەڵسوکەوتی باش بێت، ئەو عیبادەتە کاریگەری بەسەر هەڵسوکەوتی ڕۆژانەی ئینسانەوە هەبێت. خوایە بۆ خاتری ناوە جوان و سیفەتە بەرزەکانی خۆت کەی وامان لێ بکەی کە ئەو عیبادەتەی دەیکەین، بەندایەتی تۆ کە دەکەین، ئەتۆ دەپەرستین، ئەو عیبادەتە کاریگەری بەسەر هەڵسوکەوتی ڕۆژانەوەمانەوە بێت. یا ربی خوای گیان بمان رازێنیەوە بە هەرچی سیفەتی بەرز و جوان هەیە. یا ربی خوای گیان بە ئیمانەوە بمان ژێنێ و بە ئیمانەوەش بمان برێنی. یا ربی خوای گیان هیدایەتمان دەی. یا ربی خوای گیان ئەوەی کە نەخۆشە شیفای بدەین. یا ربی خوای ئەوەی کە ناڕەحەتە و خەم و خەفەتێکی هەیە، یا ربی خوای دەروی خێری لێ بکەیەوە. خوای ئەوەی کە قەرزدارە و ناڕەحەتە، یا ربی خوای گیان دەروی خێری لێ بکەیەوە. یا ربی خوای گیان دەروی خێر لە تەواوی موسڵمانان لە جیهاندا بکەیەوە. یا ربی خوای گیان هیدایەتمان دەی بتوانین مسلمانێک بین کە بیسەلمێنین، مسلمانی ڕاستەقینەین، لە ڕۆژی قیامەتێدا لە پێغەمبەر نزیک بین صلی الله عليه وسلم، عاقبەت خێری دنیا و قیامەتمان کەی. آمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم، وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم آمين.